سەرەتا ئەمڕۆ کە لە ڕۆژ جلی کوردی دەیسێ زۆر سوپاس پەیمانگای پایتەخت دەکەم بۆ ڕێخستنی ئەم ئاهەنگە جوانە و وەکو قوتابی خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ کە لەو ڕۆژە پیرۆزە ڕۆژی کە جلی کوردیە منیش وەکو قوتابیەک جلی کوردیم پۆشیوە هیوادارم هەموو کاتێک ئەم یادە بە خۆشی بە شادی بکەینەوە. ئەم خاکە جوانەوە بۆ من ژیانەوە ڕۆح و جانم بە فیدای کوردستانە. ڕۆژی جلی کوردی وەچی هەر گەلوونەتەوە چی دی یعنی ئەمەش خاوەنی ئەو کولتوری خۆمانی ئەو جلبەرگەی خۆمانی کە ئەمەش یعنی ئەوەی نەڕۆژێکی دیاریکراومان هەبی کە ئەو جلکە تێدا بۆشین و بە هەموو جیهانی پیشاندێک کە ئەمەش خاوەنی کەسایەتی خۆمانی و کولتور و نەتەوەی خۆمانی. سەرەتا بەناوی خوای بەخشندە ویرەکان ئێمە وەکو قوتابیانی بەشی دەرمانسازی ئەمڕۆ بەشداریمان کرد لە ڕۆژی جلی کوردی ئێمەش وەکو هەموو وڵاتان خاوەنی جلی خۆمانی هیوادارین هەموو کاتێک جلی کوردی بپۆشن. زۆر سپاس. سەرەتا سڵاوتان لێ بیتن بەخێر بن. ئەوڕۆ لە ڕۆژی جلی کوردی پیرۆزبایی لە هەموو کوردێک دەکەم. بەڕاستی یعنی ڕۆژی نەتەوەیی و ڕۆژ پیرۆزە. ئەمە وەکو کورد دەبی شانازی بۆ ڕۆژەوە بکەین شانازی بە شتێک بکەین کە بەرهەمی خۆمانە و دەستخۆشی لە ینی بابرین پەیمانگا و ڕاگر و کارمەندەکان دەکەم کە ئەو ئاهەنگیان لە ڕێگەی خستین دەستیان خۆش بیتن بەڕاستی ڕۆژێکی خۆش بوو هیواداری هەموو ساڵێک ئەو یادە نیە. بەخێر بن ئێرە پەیمانگای تەکنیکی پایتەختە ئەوڕۆ ڕۆژی جلی کوردیە دەیسێ جلی کوردی هەموو ساڵێک ئەو بۆنەیە بەرز ڕادەچیلێ لەبەرەوەی جلی کوردی ڕەمزی کوردایەتیە کە گەنجەکانیشمان ڕوودەکەن ئەوڕۆپا بەشێکیان هەر بە جلی کوردی بە ڕەمزی کوردایەتیەوە لێ دەبین کە ئەوەش خەڵکانی دەرەوە کە دەبینن دەزانن کە ئێمە کوردین یعنی هەموو قەومێک شتێکی هەیە کە پێی بناسێ ئەمەش جلی کوردیمانەیە کە تایبەتەوە لە هیچ شوێنێکی جلیوانیە. سەرەتا پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هەموو کوردانی دنیا و کوردستان بە تایبەتی دەکەم لە دەیسێدا کە ڕۆژ جلی کوردیە ئێمەش وەکو هەموو وڵاتانی دنیا ڕەمزێکی نەتەوەی کوردمانەیە کە جلی کوردیە لەم ڕۆژەدا لە هەموو ساڵان دەیسێ جلی کوردی دەپۆشین بۆیە ئەمڕۆ لە پەیمانگاکەمان پەیمانگای پایتەخت هەڵساین بە ئاهەنگێک کە خۆشی خۆمان لەو ڕۆژ دەربین و پیرۆزبایی لێکری بکەین. زۆر سوپاس. ئەمڕۆ دەیسێ ڕۆژی جلوبەرژی نەتەوەییە ئێمەش وەکو هەموو ناوەندەکانی تری خوێندن وەکو پەیمانگای تەکنیکی پایتەخت یادمان کردەوە سوپاسی پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەین کەەوە هەڵسا بە سازدانی مەراسیمێک بەڵام یەک تێبینیم هەیە کە پێویستە زیاتر ئیشی لەسەر بکرێ ئەمە وەکو نەتەوەی کورد خاوەنی کولتورێکی جوان و خاوەنی جلوبەرگەکی هەتا بڵێ باش. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بە تایبەت بە جلی کوردی پێویستان هەمووەوە جلی کوردی بپۆشین من وا ڕۆژانەش وا دەیپۆشم بەڵام ئێستاکە ئەمڕۆ گشت قوتابیەکە پۆشیتوان لە جلی کوردی ئێستاکەش من خۆم بە جلی کوردی هاتوومە بە خێراتنی هۆش دەکەم لە پەیمانگای پایتەخت. ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە پیرۆزبایی لە هەموو قوتابیان لە هەموو گەلی کوورد دەکەم بە بۆنەی ڕۆژی جلی کوردی و خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لەو ڕۆژەدا جلی کوردیم پۆشیوە و ئێمەش وەکو هەر نەتەوەیەک جلێکی تایبەت بە خۆمان هەیە ئەویش جلی کوردیە کە لەو ڕۆژەدا دەیسێ جلی کوردی دەپۆشین و هەر دەمانوێت بە بەرزی ڕای بگرین و هەر وەکو فۆلکلۆری و ڕەسەنایەتی گەلی کوردستانە دووبارە پیرۆزبایی لە هەموو قوتابیان و هەموو گەلی کوردستان دەکەم بە بۆنەی ڕۆژی جلی کوردی. سەرەتا بەخێر بن ئەمە وەکو قوتابیانی بەشی دەرمانسازی
خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بەشدار بووین لە مەراسیمی یادکردنەوەی ڕۆژی جلی کوردی وەکو دەزانین ئەمڕۆ دیاریکراوە بە ڕۆژی جلی کوردی و ئێمە وەکو پەیمانگای پایتەخت هەڵستان بە سازدانی ئاهەنگ و یادی ڕۆژەکەمان کردەوە هاتین بە جلی کوردی پیرۆزبای خۆم ئاڕاستەی هەموو قوتابیان دەکەم بەخێر بێت. First, we're looking for this like this cloud day. Today it's like this happy for this hour from this Kyrgyzstan and this hour. And today it's like this happy because today it's like this cloud day from the Kyrgyzstan for this all them. And also for this hour and this like this research for this war. And this time we're working for this today. It's like this is for me. And this time I have this good feeling today really. Today when I just like this. We are from this Kyrgyz cloud. I'm just so happy. I have saw this all. It's like your product and the car from the Kyrgyzstan. Thanks so much. يلا تشوبي